شارۆچکەی میدلبرگ لە باکووری ویلایەتی ڤیرجینیا یەکێکە لە شوێنە زۆر جوانەکانی ویلایەتەکە. هەموو هاوینێک هەزاران کەس لە سەرانسەری جیهانەوە دێن بۆ ئەم شارۆچکەیە، چونکە میدلبرگ خاوەنی کۆنترین پێشبڕکێی ئەسپ سواریە لە ئەمریکا. مێژووی پێشبڕکێکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1853. لێرە ئیبراهیم بەرازی دەبینم، یەکێکە لە ئەسپ سوارە بەناوبانگەکانی پێشبڕکێکە. ئیبراهیم بەڕەچەڵک لە خێزانێکی کوردی ڕۆژاوای کوردستانە، هەرچەندە ئەو بۆ ساتێکیش لە کوردستان نەژیاوە، بەڵام شانازی بە کوردبوونی خۆیەوە دەکات. دایک و باوکم لە سووریا گەورە بوون. کاتێک منداڵ بووم پشووی هاوینان دەگەڕاینەوە سووریا و شوەکەمان لێوێ بەسەر دەبرد. نازناوی خانەوادەکەمان بەرازیە و خەڵکی شاری حەماین لە سووریا، بەڵام لە بنەڕەتدا کوردین و خەڵکی کوردستانین. زۆر شتم لەسەر کورد خوێندوتەوە. باوکم بەردەوام بۆم ڕوون دەکاتەوە کە پێش سووریا ئێمە کوردین. باوکی ئیبراهیم جگە لەوانەیە ئەسپ سواری هەمیشە هەوڵی داوە منداڵەکانی بە مێژووی خانەوادەکەی ئاشنا بکات. زۆر بە شانازیەوە دێڵێم کە ڕەچەڵەک و ڕەگ و ڕیشەمان کووردە. ئەسپ سواریش هێز و کەرامەت و ئازایەتیە. هەر لەبەر ئەوەیە منداڵەکانم فێری ئەسپ سواری دەکەم. ئەم پێشبڕکەیە بۆ ئیبراهیم تایبەتمەندی خۆی هەیە و هەوڵ دەدات ساڵانە بەشداری تێدا بکات. پێشبڕکێکە هەفتەیەک دەخایەنێت. زیاتر لە 2000 ئەسپ سوار بەشداری تێدا دەکەن. تەمەن و ئاستی ئەسپ سوارەکان لە یەکدی جیاوازن. چەند ساڵێک پێش ئێستا ئەو پێشبڕکەیە بووە پێشبڕکێیەکی نێودەوڵەتی. خەڵکانێکی زۆر و کەسانی ناودار دێنێرە. سروشتی ناوچەکەش زۆر جوانە. میدلبرگ لە ڤیرجینیا سەنتەرێکی گەورەی ئەسپ سواریە. ئەسپ سواری یەکێکە لە زەحمەتترین جۆرەکانی وەرزش. ئیبراهیم جیاوازی ئەم وەرزشە لەگەڵ ئەوانی دیکە بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە لە ئەسپ سواریدا دەبێت بەردەوام لەگەڵ گیاندارێک مامەڵە بکەیت. ئەم وەرزشە لە هەموو جۆرە وەرزشەکانی دیکە جیاوازە. ئەمە وەکوەوە نییە هەر کاتێک لە تۆپێک هەڵدەی تۆپەکە بە هەمان ئاڕاستە بڕوات، بەڵکو تۆ لەگەڵ ئاژەڵێک مامەڵە دەکەی کە کاردانەوەی هەر جارێک و بە شێوازێکە. ئامانجەوەیە کە ڕاهێنان بە ئەسپەکە بکەی و لەسەر شێوازێکی نەگۆڕ کاردانەوەی هەبێت. بەپێی راپۆرتی ئەنجومەنی ئەسپ سواری ئەمریکی، ئەسپ سواری لە ئەمریکا لە ساڵێکدا بە بڕی 50 ملیارد دۆلار بەشداری لە ئابووری ئەمریکا دەکات و نزیکەی 1 ملیۆن کەس بەهۆی ئەم وەرزشەوە کاریان هەیە. ڕەباز عەلی، ڕوودا و شاری میدلبرگ لە ویلایەتی ڤیرجینیا.